نووسەر و هونەرمەند سامان کەریم کاری وەرگێڕانی بۆ سێ ڕۆمانی تری نووسەری ناوداری تورکیا ئەحمەد ئاڵتان ئەنجام داوە و کتێبەکان لا پێشانگای نێودەوڵەتی کتێب بڵاو دەکرێتەوە کەوا بڕیارە لە مانگی نیسانی داهاتوو لە شاری هەولێر بکرێتەوە. پێشتر سامان کەریم دوو ڕۆمانی تری هەمان نووسەری وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بە ناوی مێژووی تایبەتی تەنیایی و چوار وەرسپاییز. سامان کەریم هونەرمەندێکی دەستڕەنگینی گیتاری فلامینکۆشە و ئەو ئامێرە میوزیکیە شێوەیەکی ئەکادمی لە پەیمانگای ئامۆر دە دیۆس لە شاری مەدریدی ئیسپانیا خوێندووە و لەگەڵ خات و دلێک ئاکدێنیزی هاوسەریدا کە سەماکارێکی ستایلی فلامینکۆیە گروپێکیان بە ناوی گروپی ئاکدێنیسەوە پێکێناوە لە زۆربەی هۆڵەکانی کۆنسێرت و زانکۆکان و فێستیڤالەکاندا ئەو هونەرەیان نمایش کردووە. لە ساڵی 2013 گەڕاوەتەوە شاری سلێمانی و چەندین کۆنسێرت و وەرکشۆپی لەبارەی ئامێری گیتار و ستایلی فلامینکۆ بە ئەنجام گەیاندووە و دامەزرێنەری فێرگەی سوولی فلامینکۆیە لە شاری سلێمانی. هونەرمەند سامان کەریم میوانە لە لامان و گفتوگۆی زیاتر دەکەین. کاک سامان سڵاو لێ بێ بەخێر بێی. سڵاو لێ ئێوەش زۆر سوپاس. وەک ئاماژەمان پێکرد چەندین کتێبت وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی و بەنیازی لە پێشانگای کتێب لە شاری هەولێر بڵاو بکرێتەوانێ. پێشانگای کتێب چ بایەخێکی بۆ ناساندنی بەرهەمە نوێیەکان هەیە؟ پێشانگای کتێب خۆی بۆ خۆی بێجگە لە بەرهەمی نوێ پێویستە بۆ هەموو شارێک بۆ هەموو وڵاتێک پێشانگای کتێب. بۆچی پێشانگای کتێب ئاماژە بە ئەدەبیات و کولتور و ژێرخانی کولتوری شارەکە یاخود وڵاتەکەدا. بە تایبەتی کاتێک ڕۆمان یا هەر کتێبێکی تر سەرەتا چاپ ئەکرێ بۆ بڵاوکردنەوە خۆشترە لە پێشانگا بۆ یەکەم جار بەر خوێنەر بکەوێ، چونکە هەم خوێنەران بە شاگەشکانە سەردانی پێشانگاکەکەن بۆی کتێب بکڕن ئایا چی نوێ بڵاو بۆتەوە چی نوێ چاپ کراوە. پێشانگا زۆر زۆر گرنگە بۆ هەم بۆ نووسەر هەم بۆ وەرگێڕ هەم بۆ خوێنەر هەم بەگشتی بۆ کۆمەڵگا. ئەمێ بپرسم ئۆرهان پامۆک و ئەحمەد ئاڵتان دوو نووسەری بەتوانان ناساندنی کتێبەکانیان بۆ خوێنەرانی کورد چ پەیامێکی لە پشتەوە دەبێت؟ زیاد لەوەی کە ئەحمەد ئاڵتان و ئۆرهان پامۆک زیاد لەوەی دوو کەسێتی نووسەرن کە لە نزیکەوە من ئاشنای هەردووکیانم وەک هاوڕێم لەگەڵیانە گرنگە ئێمە ئەدەبیات بە کۆمەلگا بناسیێنین، چونکە ئێمە ئەو شتانە هەنێ شتەیە لە ژیانە نایزانین وا ئەزانین ئەیزانین بەڵام نایزانین. کاتێک سەرقاڵی خوێندنەوەی کتێبە بین ڕستەیەک یا پەرەگرافێکە خوێنینەوە ئەڵێ منیش ئەمە مەزانی بەس نەمزانی بوو بەم شێوازە گرنگی لە ژیانە هەیە. بە شێوازێکی تر بە دیوێکی تری ناسانی دوو نووسەریە ڕۆمانەکانیان من ئارەزوم لە نووسینەکانی چەندین نووسەرە، یەکێک لەوانە پەمووکە یەکێک لەوانە ئاڵتانە وەکوەی کە کارەکانیان وەرەگێڕم. هەر وەک چەند جارێک باسم کردووە چۆن ئێمە ئارەزوو لە پارچە میوزیکەکەین حەزەکەین هاوڕێکەشمان بیبیستێ بیزانێ. من بەو شێوازە سەرقاڵی کاری وەرگێڕانی هەردوو نووسەرم و نووسەری تریش هەیە لە دوای ئەحمەد ئاڵتان و ئۆرهان پەمووک کە سەرقاڵیانە بن بەڕاستیەکەی. گرنگە ئێمە هەنێ جارەڵێم نابێ کەسێک ئەگەر وتیان تەمەنی چەنە بڵێ من تەمەنم 40 ساڵە یا 50 ساڵە نەخێر. ئەدەبیات و هونەر و شانۆ و موزیک و سینەما ئەبێ مرۆڤ زۆر گرنگی پێبا بۆی هیچ نەبێ بڵێ من لە جادی 50 بڵێ 50 ساڵم بڵێ هیچ نەبێ 500 ساڵم، چونکە مێژووی مرۆڤایەتی زۆر قوڵە. ئێمە تەنها ئەزمون لە ژیانی زیونی خۆمان وەرناگرین، ئەزمونێکی زۆر کەمە تەمەن بەنیسبەت بوونی گردوونەوە هەر هیچ نییە تەمەنی مرۆڤ. ئەبێ ئێمە شارەزای بە قسێکی گۆتە کۆتایی بەماهێنم گۆتاڵێ هەر کەسێک ئاگاداری 3000 ساڵ پێش خۆی نەبێ مرۆڤێکە ڕۆژانە ئاژی. دەستخۆش. وەرگێڕان و موزیک
لە چیدا یەک دەگرنەوە؟ ڕاستیکەی ئەم پرسیارە ڕاشکاوانە و لە دڵەوە وەڵامی بەڕێستەیەمەوە. من 10 ساڵە خەریکی وەرگێڕ سەرقاڵی وەرگێڕانم لێرە و زیاتر لە 25 ساڵیشە 30 ساڵە سەرقاڵی میوزیکم. میوزیک و ئەدەب وەرگێڕان و میوزیک لە یەک خاڵایەکە گرنەوە، لە خاڵی ئەوەی کە لە دنیا دامە بڕێنن. کاتێک کەمێک ڕوونکردنەوە بم، کاتێک سەرقاڵی میوزیکە بم ئاگام لە دنیا نامێنێ، کاتێک سەرقاڵی خوێندنەوە و وەرگێڕانە بم ئاگام لە دنیا نییە. کاتێک کۆتایی بە کارەکەمیت ئەگەر وەرگێڕان بێ یاخود میوزیک بێ، کاتێک هەنگاو ئەنێمە ناو کوچە و کۆڵانەکانی سلێمانی و ئازانم تازە هاتوومەتە ناو ئەم شارە، هەموو شتێک سەیرە بەلامەوە، ئەمەوێت دووبارە سەر لە نوێ سەیری چۆلەکە و درەخت و نازانم و گەڵا و گوڵی ناو کۆڵانەکان و لەوانەیە بە ڕێستان ئاگادای بم زۆر لە کۆڵانەکە کوچە و کۆڵانی سلێمانیە ئەگەڕێم. لە ئیستانبوڵ هەروە بووم. لەبەرەوە ئەدەب و میوزیک لە لای من هاوکاری یەک شت مەکەن، ڕۆژەکەم بەڕێبەرم. ئەگینا چاوەڕێ هیچ شتێک نیم لێی، یعنی ئەوەی کە من لە میوزیک و وەرگێڕان نایکەم بە پلانی داهاتوو نایکەم، ئەو ڕۆژە تایە ئەژیم و تەواو. باشە. میوزیک و هونەری فلامینکۆ هونەرێکی ڕەسەنی ئیسپانیا. سامان کەریم چۆن هۆگری ئەم هونەرە بووە؟ هونەری فلامینکۆ هونەرێکە لە ژیانی مرۆڤی ڕۆژهەڵاتیە چێ. چەند جارێک من ئەوم دووبارە کردوتەوە کە مرۆڤی ڕۆژهەڵاتی ژیانی ڕۆژهەڵاتی بەگشتی مۆنۆتۆن نییە، هەموو ڕۆژێکمان جیاوازە. ڕۆژێک ئەگرین، ڕۆژێ پێیەکەنی، ڕۆژێ هەڵەپەڕین، ڕۆژێ شینەکەین، ڕۆژێ پرسەیە، ڕۆژێ شاییە. ژیانی ڕۆژهەڵاتی بەگشتی بەو شێوەیە بە تایبەتی لای خۆمان. موزیکی فلامینکۆ لەبەر ئەوەی لە چەند فۆرمێک پێک هاتووە، هەر فۆرمێکیش ئاماژە بە دۆخێکی وەکو دۆخی ئێمایە. چۆن مەسەلا سیگری ئامان هەیە لە فلامینکۆیە فۆرمە ئاماژە بە پرسەیە، سۆلەیە هەیە ئاماژە بە حوزنی مرۆڤەیە، سۆلەیە خۆی لە ڕاستی شەواتەکەی هەر حوزنە. مەسەلا ئەلێگریە لەگەڵ تانگۆسمان هەیە دەلالەت لە خۆشی دڵخۆشی مرۆڤەکە. کاتێک سێری فۆرمەکانی فلامینکۆکەی فۆرمەکانەکەی لە هەر نەک مرۆڤی ڕۆژهەڵاتی لە ژیانی مرۆڤە چێ، بەڵام ئێمە تۆ کەمێک زیات ڕادە بە شەپۆل ئەژین. یعنی هەموو ڕۆژێکمان جیایە، ئەگەر هەموو ڕۆژێک نەبێ 3 ڕۆژ جارێک بێتاقەتین، ماندووین، دڵخۆشین، بە شێوازێکی گشتی مۆنۆتۆن نییە. لەبەر ئەوە من حەزم لە میوزیکی ستایلی فلامینکۆ بوو، چونکە هەستێکی خۆشە مرۆڤ لەگەڵ هەستەکانیە پەیوەستی بوارێک بێ. مەسەلا ئەگەر کەمێک حەزین بوومایە سۆلەیام ئەژەن لە ماڵەوە یا لەسەر ستیج، یا ئەگە دڵخۆش بوومایە تانگۆسێکی ئەلێگریایەک، ئەمە زۆر خۆش دەربڕینە. یعنی حەزەکەی ئەو کاتە چی دەربڕی؟ فۆرمەکان هەیە بەو شێوازە ئێمە زۆر پێویستمان بە دەربڕینە. بەڕاستێکی مرۆڤ پێویستی بە دەربڕینە، چونکە ئەگە دەرنەبڕین ئەو دەرنەبڕینە لە ناومانە ئەبێ بە ژەهراویمانەکە. کاتێک گەزانین گەدەمانەیەشێ، گورچی لەمانەیەشێ، ملمانەیەشێ، لەبەرەوە دەربڕین هەر نەک لە میوزیکە لە هەموو بوارێکە گرنگە مرۆڤ دەربڕێ. باش. ئەمەیە بپرسم چۆن هەوڵتان ناوە ئەم هونەرە هونەری فلامینکۆ زۆرترین کەس بیبینێت؟ زۆر جار وتێکی لاکان ئەڵێم، ئێستش دووبارە یەکەمەوە لاکان ئەڵێت تەنها شتێک لاسایی نەکرێتەوە ڕازگۆییە. من بە زانینی ئەوەی کە تەنها شتێک لاسایی نەکرێتەوە ڕازگۆییە، ماوەی 10 ساڵە لێرە لەگەڵ دیلێکی هاوسرم ڕاستگۆین لەگەڵ فێرخوازەکانمانە، ڕاستگۆین لەگەڵ تەماشاکەرە، ڕاستگۆین لەگەڵ گوێگرە. هەڵبەتە ئێمە ئەوەی زۆر لە خاڵی یەکەما گرنگ بێ لای ئێمە بەنسبەت منەوە، بەنسبەت مامۆستا دیلێکی شەوە گوێگرەکانمانن. لە بواری ئەدەبە خوێنەرەکان من ئەوان لووتکەن،
یعنی ڕێزیان لای ئێمە زۆر زۆر کاتێک ئێمە ڕاستگۆیانە هەڵسوکەوتەکەین هەڵبەتە لە بوارەکە چونکە میوزیک شتێکە باوەڕ ناکەم لە گوێچکەوە ئینسان گوێی لێبێ هەستەکان لێرەوە ئەچن یعنی کاتێک تەماشاکەر سیرمانەکە گوێگر سیرمانەکە هەست بەو جددیەت و بەو ڕاستگۆییەکە مرۆڤ هەمیشە حەزەکە کەسێک ببینێ لە خۆی بچێ هەموو کەسێک خۆی بە دڵسۆز و ڕاستگۆزانێ کاتێک ئەم دڵسۆزیە لەسەر ستێجە بینن ئەم ڕاستگۆییە ئەبینن ئەم جددیاتە ئەبینن هەڵبەستە هەردوو لامان ئاوەتی یەکتریە بین لەبەرەوە ئەو گرنگ ئەوەیە ئێمە ڕاستگۆ بین لە بوارەکە ئەو ڕاستگۆیە خۆی ئەگوێزرێتەوە بۆ تەماشاکەر هەر وەکو تۆنێکی موزیک هەر وەکو پەرەگرافێک لە کتێبەکە کە ئەینوسی هەر وەکو وتەیەکە لە شوێنێکە ئەینوسی یەکسەر کار لە بەرامبەرەکەتەکە ئەو هەستانە ئاوەتی یەکت بن و هەردوو لە ئاوەتی یەکتریە بن جگە لە ستیج چەند نمایشێکتان لە چۆنەڵێ لەبەر دەمی بینەران نزیکتر لە ستیج پێشکەش کرد ئەم هەوڵە بۆ چ مەبەستێکە؟ ئەم هەوڵە ڕاستیەکەی زۆر دەمێکە لە خەیاڵمایە ئەم جارەیان پەیڕێویم کرد دیارە لە جان کافێ پەیڕێوی ئەم بیرۆکەیم کرد ئێمە وا ئەزانین کولتور پۆشاکی جژنانە بەس لە جژنا بیپۆشین نەخێر ئەمە ئێستا ئێمە لە گفتوگۆی کولتورە ئەوی ئێمە بتوانین چایە بخۆینەوە ئەوی ئێمە بتوانین پرسیار لە یەکتری بکەین فکری یەکتری بگۆڕینەوە هاوبەشی فکرەکانمان هەستەکان بکەمان بکەین ئەمە کولتورە مەبەستم لە چییە؟ ئێمە ناکرێت 6 مانگ جارێ بچین بۆ هۆڵ بڵێن ئەچین بۆ ڕۆژێکی کولتوری ئێمە هەموو ڕۆژێک ئەبێ کولتور لە ئامێز بگرین لە ئامێزگرتنی کولتور چییە؟ لە ئامێزگرتنی یەکتریە لە ئامێزگرتنی ئەوی ترە یەک شتی جوانی فەیلسوف سینیکا هەیە ئەڵێ ئەگەر ئەتەوێ خۆت بیت بۆ ئەوی تر بژی ئەمە شتێکی زۆر زۆر جوانە وتم با ئەم جارەیان لە شوێنێکا بژێنین کە تەماشاکەر زۆر نزیک بێ لێمان یعنی پێم وابێ هەر 30 سانتیمێک بینمان هەبوو لە جان کافێ گۆڕینەوەی هەستەکان لە نزیکەوە زۆر زۆر گرنگە بەڕێستان شانۆکارن بە تەواوەتی لەو بوارە شارەزان ئەو هەستە زۆر زۆر شارەزان چەند ئێمە چەند گوێگرت حەماسی هەبێ ئێمەش دوو ئەوە حەماسمانە بێ پێم وابێ موزیک بەگشتی هونەر و ئەدەب و شانۆش ئەو گەرم و گوڕیەی بینی تەماشاکەر و یاخود گوێگر و مۆسیقی بەنیازن ئەم زنجیرەیە بەردەوام من ئەم ماوەیە ینی ئەم ساڵ بەنیازم کۆنسەرتەکانم نام بەمە هۆڵی گەورەوە هەڵبەتە پار پێرار چەندین ساڵە بەڕێستانە نزیکەوە ئاگادارن حەزەکەم ئەم ساڵ چەندین نمایش لە شوێنی بچووکا بکەم هەڵبەتە لە زۆرینەی شوێنەکان لێرە نمایش ئەکرێ موزیک بەڵام جیاوازیەک هەیە ئەمەی ئێمەیکەین کۆنسەرتی سەر ستێجی هۆڵی گەورەیە ئەیهێنینە ناو شوێنی بچووکەوە ناو کوچە و کۆڵانەکان ئەگەر ئاماژەی پێبم لە دوای ڕەمەزان لە گەلێری ئارام نمایشێکەکەین هەمان نمایشی پرۆفسیۆنال بە 12 پاشاکاری جیهانی لەگەڵ فێرخوازەکانمانە دواتریش دووبارە لە جان کافێ پێشکەشێکەکەینەوە و لە مانگی شەشیشا بەنیازین وەک پرۆژەیەک فلەمێنکۆ ئۆرکێسترا لەگەڵ مامۆستا دیلێک سەماکارە بێ و کەستانێت ئەشێنێ 4 شاکاری جیهانی لەگەڵ ئۆرکێسترا بژێنی کاکسامان زۆر زۆر سپاس ماندوو بیت بەخێربەی سەرچاو زۆر زۆر سپاس سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس بێەوە